پێنجوێن تا ئێستا کە ئەوە وا مانگی دوانزە وا خەریکە تێپەڕێنین تا ئێستا هیچ بەشە سوتەمەنیە گۆرنەگیراوە چەند ڕێکخرا و خێرخوازیەک هەیە لە ناو پێنجوێنە چەندە بەنەوتێکیان تەوزیع کردووە بەسەر ماڵە فەقیر و هەژارەکانە بەڵام ئەوەش هیچ کیفایەتێک نییە بۆ عامی خەڵکەکە ئەم ساڵیش تا ئێستا هیچ بڕە سوتەمەنیەک بۆ دانیشتوانی قەزای پێنجوێن دابین نەکرا و ڕۆژ بە ڕۆژ بەرە و پلەی سەرمای زیاترەچی بەلانی کەمەوە هەموو ماڵێک ئەگەر بیەوێ خۆی گەرم کاتەوە سەرمای نەبێت ئەگەر تەنیا دوو کەسیش بن لانی کەم هەموو ماڵێ 2 بەرمیل بۆ 3 بەرمیل نەوتێوێت لە ناو پێنجوێنە. خۆی زۆر زیاوە بڵێم ڕەنگە 4 تا ئەوەر 5 ببێت ئەوتەی کردووە بە حکوومەت ڕوا ئەزانم تا 5 4 زیاتر لەوە ناچەوێ بە عەقڵی من وەڵاهی ئەگەر بتەوێ خۆ گەرمکەیتەوە 4 بەرمیل کەمتری ناوێت بە بەرمیل و 2 بەرمیل مەر اقتصادی کەی لیایی بڵێ بە هەرەوە نەبزیم مەمرە بێ ئەو چۆن دێژی بڕێنان خۆم زۆر نەخۆم و بە پێی بژیم و ئیتر دەرچم هەر ئەوەنێ ئەنا نەوتی ئاورا بەدار نەبێت خەڵکی چۆن ژیانی واڕوا بە 2 بەرمیلی ناڕوا بە 3 ناڕوا بەخوا ئەگەر بتەوێت ڕەنگە 4 ئیتر ینی بە عەمەل بێت بەشی خەڵکە کاتی نەوت نییە بەرەوەڵاسە لەوەچێ ماڵ بە دانسقەم دەوڵەمەنەکان پارەی زۆر بێت نەوت سێنێ ئەنا هی وایە هەر بۆی ناسن لێسێ دارێ و کەژ ئەبرێتەوە وێنێتی و بەم بشار و ئەمجا خەفخەفێکەوەی خاتە زۆپا و زیانەکەی ئاوار لە ڕاستیا پێنجوێن ناوچێکی سەختە لە ڕووی کەشک و هەواوە بەفرێکی زۆری لێبارەوە پلەی گەرما زیاتر لە 18 دەرەجە ژێر سفردا بەزێ پێنجوێن پێویستی زۆری بە سوتەمەنی هەیە کە هەموو ماڵێک بەلانی کەمەوە گەر زۆر دەست پێوە گریش بێ 3 بەرمیل نەوت ئەسووتێنێ بەڵام بەداخەوە تەنها پارەکە 1 بەرمیلمان وەرگرتووە ئەمساڵ هیچمان وەرنەگرتووە داوایشمان کردووە بەڵام هەتا ئێستا بەرچاوڕوونیەکی وامانەیە کە ئەمساڵ کەینەوە دابەشەکرێت چونکە پەیوەندی بەوەیە ئەڵێن گەر حکوومەتی عێراقی ئەو بڕێی نەوتە هێنێرێ زیاد بکە ئەوە ئەمجا بەر ئێمە ئاکەوێت و پێنجوێن